لا دەستپێکی یاریەکانی هەفتەی چوارەمی خولی نابی کوردستان ئاڕەڕاتی پێشەنگ بووە میوانی برایەتی هاوشاری. نیوە یەکەم یاریەکە هیچ دەرفەتێکی گۆڵتۆمارکردنی بەخۆیەوە نەبینی، زۆربەی کات تۆپ لە ناوەڕاستی یاریگاوە ئاڵوگۆڕی پێدەکرا بێ دروستبوونی مەترسی لەسەر گۆڵی هەردوو تیب. هەر بۆیە نیوە یەکەم هەردوو تیب بە ئەنجامێکی سپی گەڕانەوە ژووری خۆگۆڕین و وەرگرتنی ڕێنمایی لە ڕاهێنەرەکانیان. لا نیوەی دۆم ئاڕەڕاتی میوان توانی کۆنتڕۆلی تۆپ زیاتر بگرێتە دەست و چەند هێرشێک بەرهەم بێنێت. بەڵام دەرفەتەکان نەبوو نەمایی مەترسی ڕاستەقینە بۆ سەر گۆڵی برایەتی سپی پۆش. لا بەرامبەردا خاوەن ماڵ بە دوو لێدانی هەورە و حەمەد مەترسیان خستە سەر گۆڵی ئاڕەڕاتی زەردپۆش. غەفور عوسمانی گۆڵپارێز بربەستی سەرەکی و بۆ ڕزگارکردنیانەکەی لە دۆڕان. بە تایبەت ئەم لێدانە ئەگەر تۆپ چوبایە نێو گۆڵ دەبووە یەکێک لە جوانترین گۆڵەکانی ئەم هەفتەیە. یاری کاتی ئاسایی و خولەکە زیادکراوەکانی کۆتایی هاتوو، ئەنجام هیچ بە هیچ بوو، هیچ کام لە هەردوویانە براوە نەبوون. دەتوانم برێم تۆپانێکە 50 بە 50 یان هەردوو لا یەکسان بووین لە خطورات لە یاریکردن هەم لە ناوەڕاست هەم لە تۆپی ینی هەڵگەڕاوە. هەردوو لا دەتوانم برێم ینی تۆپانەیەک بوو یەکسان بوو، هەردوو لا پێڕازی بووین. ئەوە نەبوو خطوراتی زۆر خەتەر هەبی لەسەر گۆڵەکان. بۆ ئێمە ژناو یاریگەی براتی خاڵێک خراپ نییە، ڕاستە ئێمە سەدارەینا دەمانویست ببینەوە بۆ بنۆش هاتین، بەڵام خاڵێکی هە باشە بۆ ئێمە و دەتوانم بڵێم ینی 100% فەریقەکەمان ینی فرسەی بردنەوەمان نەبوو کە فرسەی 100% بچێنین، بەڵام دەشمان توانی گۆڵ بکەین، دەشمان توانی ببینەوە. بار ئاڵیشەڵا لە گەمەکانی داهاتوو دەتوانین پارێزگاری لە سەروی ڕێزبەند بکەین بە حکمی ئەگەر بەیانی یاریەکاندی لە مەسلحەتی ئێمە بێت. سەرەتا دەستخۆشی لە هەردوو تیب دەکەم. هەردوو تیب یاریێکی زۆر باشیان ئەنجامدا، بە تایبەتی یاریزانەکانی ئێمە بە حکمیەوەی لە ناو یاریگای خۆمان بوو لە بەردەم هاندرانەکانی خۆمان بە هەموو شێگەمە هەوڵمان دەدا سێخال یاریەکە دەستە بەرکەین. چەند هەڵێکی زۆر باشیشمان هەبوو دەمانتوانی گۆل بکەین، بەڵام یاریزانەکانمان لە پێشەوە مۆفەق نەبوون و ئیشاڵڵا هەوڵ دەدەین لە یاریەکانی دی چیتر خاڵ لە دەست نەدەین، چونکە برایەتی تیپەچی گەورەیە و ناکرا بە ئاسانی خاڵ لە دەستدا ناو یاریگای خۆی. بەمەنجامە ئاڕات بە کۆکردنەوەی 8 خاڵ بە کاتی لە پێشەنگ مایەوە. برایەتیش بە 4 یاری بووە خاوەنی 4 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندی دەبیندرێت. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.